بسم الله الرحمن الرحيم. سرتا قلق بخير بين دزقا كاين راقا عندن اوي بدسموي راقا ناويكا لليجني بالاي هالبجاردني يشتي نشماني كردستان لهولير دويني بروسي هالبجاردن لتواوي عراق بريوتو وكو همو شاركاين تري لهوليريش بروسكا انجام درا بجويري او بلانو بەرنامە و ئەنجامەکانی بەدەستمان گەیشت هەر چوار کاندیدەکەی یەکێتی نیشتمانی کوردستان دەنجی پێویستیان هێناوە بۆ دەرچوون. سەرباری فشار و بەکارهێنانی هێز و ترساندن لە کاتی بەڕێوەچوونی پرۆسەکە کەچی لە دواییدا ئەنجامەکان دەستکاری کران وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لە هەولێر ڕایدەگەیەنین. یەک، ئەنجامەکان دەستکاری کراون و باشترین بەڵگەش بۆ ئەمە ڕاگەیاندنەکان دوێنێ شەو هەتا سەعات دەوری دا ڕقەمێکیان بڵاو دەکردەوە و لە سەعات 2 بەدواوە ڕقەمی تر بڵاو کرایەوە. لە هەر چوار بازنەکەی پارێزگای هەولێر یاری بە ئەنجامەکان کراوە و دەنجی کاندیدانی یەکێتی و هاوپەیمانی و بەشێک لە لایەنەکانی تر سوتێنراون و کەم کراونەتەوە، واتە ئامێرەکان دەستکاری کراون. سێ، پێچەوانەی بڕیار و ڕێنمایەکانی کۆمیسیۆن هێزی چەکدار بەکارهێنراوە و لە کاتی گواستنەوەی سندوقەکان و ناردنی ئەنجامەکان نوێنەرەکانی ئێمە دەرکراون و دوورخراونەتەوە. چوار، بەوردبوونەوە لە ئەنجامەکان ڕوون دەبێتەوە کە ئەم دەنگانە دەنجی حەقیقی نین و بە ئێلکترۆنی داخل کراون. پێنج، ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان تەواوی پرۆسەی هەڵبژاردن لە هەولێر ڕەت دەکەینەوە و چاوەڕێی ئەنجامی سکاڵاکان دەکەین. بەڵێ، من هەندێک ڤیدیۆمان لایە بە ئاشکرا ئەو ڤیدیۆیانە دەری دەخات کە ئەو برادەرە جیازەکەی بردۆتە دەرێ و هینایەتەوە و دوو جارش بردێتە دەرێ و هینایەتەوە دەرەی بنکە بە تەواوی نەک لە ناو ژووری بنکە دەستکاری کرابی. و بەڵگەی حەقیقیمان هەیە کە هەندێک لە سندوقەکان ئەوەکانیشان پچراوە، یعنی کۆدەکانیان پچراوە. بەڵێ، لە هەر چوار بازنە هەبوو، لە بازنەی سێ و لە بازنەی دوو زۆر بەزەقی هەبوو، لە بازنەی سێ و لە بازنەی چوار زۆر بەزەقی هەبوو. مەسەلەن تەیراوە، بۆ نمونە لە تەیراوە بە شێوەیەکی گشتی لە داخلی 6 مەتری ئەرقامەکان زۆر سیر بوون. برادران، ئێستا ئەگەر بۆتان باز بکەم خەریتەی دەنگدان لە سنووری هەولێر زۆر بەوازەحی بۆ کولی کەسێکی عاقڵ دەردەکەوی کە چۆن ئەو دەنگانە تەوزیع کراون. مەسەلەن ئەلیف لە سنوورێک ئەرقامەکانی هەموو 340 و 290 و 245 و 280 بەڵام لە سنوورێشکە هەر هەمان شەخص ئەرقامەکانی 24 و 28 و 36 و 37 و 39 لە هەندێک سنوور بەعکسەوەش. ئەوجا من وازەح و پەیامەکەی خۆمان پەیامی یەکێتی ئەمە ئەو ئەنجامانی ئێستا ڕەتی دەکەینەوە تا دەرکەوتنی نەتائیجی سکاڵەکانمان لە بەغدا. نا ئەوە سکاڵا بەغدا چی گوت ئێمە قبوڵمان ئێمە حەزبێکی مەسئولین، نامەسئول نین. نوێن کاندیدەکەی ئێمە ڕقەم 3 ڕقەم 4 نییە. کاندیدەکەی ئێمە 28,000 دەنجی هینایە. بابێن بیش بێنەوە بزان کاندیدەکەی ئێمە ڕقەم 3 یان ڕقەم 4 قبوڵمان ئەو تەحەدایە. هیچ نەوە ئیتفاقیش لەسەر مەسەلەیە نییە. ئەساسی دیەوە هەندێک ڕاگەیانی چاواشەکار قسان دەکەن.